من 6 ساڵە بەردی زراوم دەکەم لە خەستەخانەی میهرەبان. دەستخۆشییان یەکەم زۆر بە بەلاش دەیکا بۆم زۆر مەمنونم. مناسبەی ساڵی تازە خوا خێری من سێ تەمەن درێژ بن کە ئێریانین دەست کردووە. زۆر سوپاسی خەستەخانەی میهرەبانەکەم توانێت ئەو پارەیەم نەبوو ئەوان بە بەلاش بۆیان کردم. زۆر مەمنون. زانم زۆرە حەپەخۆ میستاژ زۆر زانم زۆر بوو بەخوا. ناڵە نەمتوانێت دەرە بیکەم بەخوا. زۆر مەمنونی ئەم خەستەخانەی میهرەبانم. زۆر مەمنونی دختەرەکانیم کە بە مناسبات دینی ساڵی هجری بڕیاریان دەیە 30 عملیاتی بەردی زەرداوی بکەن بەخێر. ئەمنیش دووەم کەس بوو کە ناوم نووسی ژنە پێشمەرگەمە پارەی زۆرم نەبوو عملیاتەکەی پێ بکەم. ژانش زۆریشم هەبوو ئەو بەردا ئەزیەتی دەدام. خوا خێری هەموو لایەکی بنووسی. خوا خێری ئەو خەستەخانەشی دروست کردیە. ئومێدەوارم بەردەوام بن. زۆر سوپاسیشیان دەکەم. ئەمن هەفتەمی کەسم لە ئۆفەرەکەی ساڵی نوێ ساڵی هیچری کە بەردی زراوم ئەمەلات دەکەم. خوا خێری خێرخوازان بنووسی لە خەستەخانەی میهرەبانی. خوا خێری ئەو کەسانە بنووسی کە ئەو خەستەخانەیان دروست کرد. خوا خێریوانش بنووسی کە پشکی خێریان کڕیان. بەڕاستی میهرەبانی یارمەتی فەقیران دەدا. بەمناسبەی ساڵی هیجری نەخۆشخانەی مەهرەبان عملیاتی خێری دەکە. من سێەم کەسم بەردی زەرداوم هەیە ماڵمان لە دارەتووە پیاوەکەم عملەیە. خوای گەورە خێری هەموو کەسێکیان هەمووی بنووسێ و پاداشیان بداتەوە ئینشاءڵڵا. خوا خێری ئەو کەسانە بنووسێکەوە ئەو خەستەخانەیان دروست کردووە. زۆر سوپاسی فکرەی دکتۆر دلێریەکەین. هیوادارین خەستەخانەی مەهرەبانی لە هەموو شارێکی هەبێت. بەڕاستی یارمەتی فەقیرانەدا. زۆر سوپاسەکەن هیواداری سەرکەوتوو بن. میهرەبانی دڵسۆزی و لێزانی